من نام ڕزگار جەلالە سەرۆکی گروپی سەبسوارانی کارۆخم و ئەم ساڵ لە فیستیڤاڵی ڕۆژی باڵەکایەتی وەکو گروپی سەبسوارانی کارۆخ بەشداریمان کردیا و ئەو گروپەش ساڵەکە دامان مەزراندیا خاوەنی چل ئەندامی هەمیشەین و لە هەر بۆنە و فیستیڤاڵێک کە فولکلۆری و کەلتوری بی ئێمە وەکو گروپی سەبسوارانی کارۆخ تێدا بەشداریەکەین. ئەسپی ڕەسەنی کوردینەیە ئەسپی ڕەسەنی کوردیمان تێدایە و زۆر بەمان ئەسپی کوردین. بەڵێ خەڵکیش ڕادێنن بۆ سوار. بەڵێ ئێمە سەرەتای دامەزراندی حسێب کە ساڵەکە بەڵام ساڵانەش فیستیڤاڵ و مناسەباتی خۆمانی ئینشاڵڵا پارساڵشمان کردەوە ئەو ساڵیش لە بەرنامەدایە بیکەینەوە. ئێمە وەکو گروپی ئەسپسوارانی کارۆخۆک و ئەندامێک لە گروپی ئەسپسوارانی کارۆخ خۆشحاڵم بەشداریمان کرد لە فستیڤاڵی ڕۆژی باڵێکایەتی و زۆریش پێ خۆشحاڵم کە هەموو ساڵێک دووبارە گروپەکەمان بەو شێوە بانگشت بکرێت بۆ فستیڤاڵی ڕۆژی باڵەکایەتی. من ناو محەممەد تەحسینە بچووکترینە سواری کارۆخم کە ئەمڕۆ فستیڤاڵێکی کرایتەوە بە بەهاری باڵەکایەتی. ئێمە شاتوین چەند نمایشێکتان پێشکەش بکەین بۆ ئەوەی ئێوەش دڵخۆش بن بۆ ئەو کەسانێک کە لێرەشن ئەم نمایشەتان پێشکەش بکەین. گروپی سوارانی کارۆخ ڕێیەکی دووریان بڕیوە و هیوادارین چێژی لێ ببینن کە ئێمە ئەم فستیڤاڵەمان کرد. ئەوڕۆ خۆشحاڵە زانین کە لەلایەن فستیڤاڵی باڵەکایەتی بانگەشت کراین بە ئەسپی کوردی بەشداریمان کرد. زۆر بە خۆشحاڵە زانین وەکو گروپی ئەسپسوارانی کارۆخ تایبەت بانگەشت کراین و ئێمە وەکو گروپ هاتین بۆ ئێران.